بێڕکابەر و شازەدەی ئاسمانە لە کاتی فڕیندا کەمباڵندا بە ئاسمانەوە دەمێنێ لە ترسی ڕاوکردنی ئەوەندە بەرز دەفڕێ هیچ باڵندەیەک بە سۆری ئەوەوە نابیندرێت. دەڵێن ژەمی نیوەڕۆی لە عێراق و ئێوارەکەی لە یەمەن دەخوات. باڵندەی باز هێمای چەند دەوڵەت و ڕێکخراوێکە و لەسەر ئاڵای سەربازیش بەکار هاتووە. چەندین ئیمپراتۆر و سەرکردە و ئەفسەر وەک هێما بەکاریان هێناوە. باز وەک گەورەی باڵندەکانی ئاسمان هاوشێوەی شێر لەسەر زەوی ناوی دەهێنرێت. بەهۆی توانە و بەرزەفڕی و ژیانی لەسەر بەرزایی هێمای ئازادیە، هێمای نەفس بەرزیە، چونکە تەنها لەو نێچیرە دەخوات کە خۆی ڕاوی دەکات. باز یەکێکە لە باڵندە ڕاوچیەکان و قەبارە گەورن. پێگاتەی جەستەیان تەو و بەهێزە و سەر و دەنووکیان قورسە کە دەنووکیان لە زۆرینەی باڵندە ڕاوکەرەکانی دیکە قورسرا. قەبارەیان گەورەیە و گەورەترن لە زۆرینەی باڵندە ڕاوکەرەکان. هەستی بینینیان پەرەسەندووە و هەشت هێندەی بینینی مرۆڤەکان. قەبارەی چاوی هەندێک لە جۆرەکانیشی دوو هێندەی قەبارەی چاوی مرۆڤەکان دەبێت. بەهۆی هەستی بینینە پەرەسەندووەکەیەوە لە مەودایەکی زۆر دوورەوە بە ئاسانی توانای بینینی نێچیرەکانی هەیە. ڕۆژانە توانای خواردنی 9 کیلۆگرام خۆراکی هەیە، بەڵام مەرج نییە هەموو ڕۆژێک ڕاو بکات، چونکە دەکرێت سەرچاوەی خۆراکی گونجاوی دەست نەکەوێت. بە شێوەیەکی گشتی بازەکان خۆیان هێلانە دروست دەکەن لە ناوچەی شاخاوی بەرز و درەختە بەرزەکاندا. دوای یەکگرتن ئەوە مێینەی زۆرینەی جۆرەکان دووهێلکە دادەنێت و دوای لەدایکبوونی بێچووەکان بێچووە بەهێزەکە دەست دەکات بە هێرشکردن بۆ سەر بێچووە لاوازەکە و لە کۆتاییدا دەیکوژێت. ئەم مەشکردەوەیەکی سروشتیە لە نێو هەندێک جۆری باڵندەکان و دایک و باوکەکەش بە هیچ جۆرێک هەوڵی وەستاندنیان نادەن. گەدەی باز بچووکە و قەبارەکەی هێندەی گوێزێک دەبێت، بەڵام لە هەمان کاتدا توانای خواردنی ژەمێکی هەیە کە بگاتە سەیەکی کێشی جەستەی و ناوچێکی تایبەتمەندی هەیە بۆ هەڵگرتن و کۆکردنەوەی خۆراک کە بەهۆیەوە ئەگەر ڕۆژانە نێچیر و ژەمی خۆراکی دەست نەکەوێت ئەوە هێشتا توانای بەردەوامبوونی هەیە لە ژیان. هەروەها ترشەکانی گەدەی بەڕادەیەک بەهێزن کە توانای شیکردنەوەی ئێسکەکانیان هەیە.